سڵاوتانێ بێت بیرێنانی شاپرێس ئێستا ئێمە لە سەنتەری قەزای ناوەندی سۆرانی لە سووری ئیدارەی سەربەخۆی سۆران دیارە لە دوایین ساتەکانی ساڵی 2023 کەوا چەند کاتژمێرێکی ماوە بۆ ساڵی 2024 وەک لێرە لە دیمەنەکان دەبین بەشێکی زۆری هاوڵاتیان سەردانی فرکەی بازاڕی ناوچەکان کردووە بۆ چێژوەرگرتن لە دیمەنەکانی ناوچەکە و سەردانی ناوچەکە دەکەن بە تایبەتی بۆ وێنەگرتن لەگەڵ ئەو شوێنانێک کە لە شارەکە ڕازێنراوەتەوە کە لە دەواازەی شاری سۆران تاوەکو ئیدارەی ناوچەکە بە شێوەیەکی جیاواز ڕازێنراوەتەوە جیاواز لە ساڵانی ڕابردوو بۆ سەری ساڵی 2024 و دەمەوێت ئاماژە بە بکەم کە سووری ئیدارەی سەربەخۆی سۆران چەندین ناوچەی گرنگی گەشتیاری هەیە لە ناوچەکە ساڵانێک بەشێکی زۆری گەشتیاران ڕوو لە ناوچەکە دەکەن بەوەستی چێژوەکردن لە دیمەنەکانی ناوچەکە. ئێمە قسەمان لەگەڵ گەشتوگوزاری سۆران کرد فەیسەل سادق بەڕێوەبەری گەشتوگوزاری سۆران لە لێدوانێکی تایبەتدا بە شاپرێسی ڕاگەیان کە ئەمساڵ ئامادەکاری تاوامان کردووە لە شوێنە گەشتیارەکان بۆ ئەوەی بتوانین کە پێشوازی بە باشتری شێوە پێشوازی لە گەشتیاران بکەین. باسی لەوە کرد کە پێشبینی دەکەین 35 تاوەکو 40,000 گەشتیار سەردانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کەن بە تایبەتی ناوچەکە ئێستا کە وەرزی زستانە گەشتیاری زستانە ساڵانە بەشێکی زۆری گەشتیاران ڕوو ناوچەکە دەکەن کە بە تایبەتی ئێمە لە چەند خولەکێک پێش ئێستا ئێمە هاتین لە ڕێگا بینیمان گروپی گەشتیاری سەردانی چاحەسەن بەگیان کرد کە گەشتیاران لە ناوەڕاست و خواری و عێراقەوە هاتبوون بۆ بینینی دیمەنەکانی ئەو ناوچەیە و بە تایبەتی بەفری گرتو ئەو ناوچەیە. چاحەسەن بەگ شوێنێکی گرنگی گەشتیاریە لە وەرزی زستان گەشتیاران ڕووی تێ دەکەن. لەبارەی ئاهەنگەکانی سەری ساڵەوە ئێمە قسەمان لەگەڵ هەژار حەکیم بەرپرسی ڕاگەیاندنی ئیدارەی سەربەخۆی سۆران کرد. ئەو لە لیوانێکی تایبەتدا بۆ شارپێسی ڕاگەیان کە ئەمساڵ هیچ ئاهەنگێکی حکومی بە بۆنەی سەری ساڵەوە لە سووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێوە ناچن بەهۆی ئەو ڕووداوەی کە لە هەشتی ئەم مانگا لە سووری ئیدارەی سەربەخۆی سۆران ڕوویدا دیارە ئاگر لە باڵەخانەیەکی نیشتەجێبوون کەوتەوە بۆ هێوەش هیچ ئاهەنگێکی سەری ساڵ بەڕێوە ناچێت. بەڵێ ئێستاش ئەو دیمەنای دەیبینن کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە شاپرێسەوە قەزای ناوەندی سۆرانە فرکەی ناو بازارە کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە شاپرێسەوە دەیبینین.